لەگەڵ تەکنەلۆژیایە کە چەند ڕۆژی پێشوو لە شاری سلێمانی قۆناغی کۆتایی خولی نابی بالەی عراق بۆ کوڕان بەڕێوە چوو بۆ یەکەم جار سیستەمی کامێرەی ڤیدیۆیی یاخود ڤار بەکار هات. ئەو کات قسەمان لەسەر کرد کە ڤار لە تۆپی پێیا چۆن بەکاریە، ئێستا لە بالەشا بەکارێت و بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم جار لە سلێمانی بەکار هات. پسپۆڕی بواری یاسا و بواری ناوبژیوانی بالە لە عراق مامۆستا محەممەد مەحموود و ناوبژیوانی بالەی عراقی و مامۆستای زانکۆ لە ستۆری سپۆرت مەگەزین باز لە سوودەکانی ڤارەکە و ڤار چۆن بڕیاردرا بەکار بێ. مامۆستا محەممەد بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. لە خولی عراقیە بینیمان ئەو کاتیش لە ناو وەرگەکە قسەمان لەسەر کرد، بەڵام پێویست بوو ڕوونکردنەوەی زیاتر و قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین. ئێستا ڤار لە دوای تۆپی پێوە ئەوە لە بالەشە لە عراقیش بەکار هات. لەسەر سیستەمەکە کۆی گشتی چیڵیت؟ زۆر سپاس مامۆستاکەڕۆن. طبعاً تەکنۆلۆژیا ئێستا یەکێکە لە بوارە گرنگەکانی بواری یەکلاکردنەوەی ئەو حاڵەتان یاخود بڵین ئەم بوارانی کە لەلایەن ناوبژیوانانەوە نابیندێ. ئەوەی کە دەبینی لای هەمووان ئاشکرایە ڤار لە تۆپی پێەیە یەکێکە لەو بنەما سەرچیانی کە ئێستا لە دنیادا پشتی پێ دەبەسترە بۆ یەکلاکردنەوەی هەموو ئەو حاڵەتانی کە نادیارن یاخود بە شێوەیەکی ناڕۆشنە. بە هەمان شێوە تەکنۆلۆژیا تەتەوری کردووە بۆ هەموو یاریەکانی تر. یاری بالەش بەدەر نییە لەوەی کە پێویستی بە بواری تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو هەیە، بە تایبەتی هاوشێوەی ڤار بەڵام بە ناوێکی جیاوازتر، بە سیستەمێکی جیاوازتر و بە شێوازێکی ئیشکردنی جیاوازتر. خۆشبەختانە اتحادی دەولی بیری لەوەی کردەوە کە هاوشێوەی ڤار شتێک هەبێت بۆ بالە، بە تایبەتی یاری بالەیەکێکە لەو یاریانەی کە حاڵەتی نادیاری زۆر تێدایە لەبەربوونی یاریێکی سەریع و ئیسالی سەریع و مەسافەیەکی بچووکتر، مەسافەیەکی بچووکتر لە ڕووی یاریگا، جوڵەی سەریع و هەموو بوارەکانی تا ڕادەیەکی زۆر یعنی جێگەی مەشکوکە. بۆیە ساڵی 2008 بۆ یەکەم جار لە وڵاتی ئیتالیا لە خولی وڵاتانی ئەوروپا هەش بۆ یەکەم جار بەکار هات لە وڵاتی ئەوروپا لە دەورەی خولی وڵاتانی ئەوروپا نیشن لیگ بەکار هات. بەڵام ئەو کات دەکرا بڵێن سەرەتایەک بوو وەکو پێویست وەکوەوەی کە ئێستا هەیە ئەو پێشکەوتنی بەرچاوی بەخۆی نەبینی بوو. تەنها لە چوارچێوەی ئەم یاریگاکە بە شێوەیەکی گشتی وە چەند حاڵەتێک کە دیاریەکرا پێویست بوو ئیشی لەسەر بکرێت و دیاری بکرێت و یەکلای بکرێتەوە ئەمانە نیشانەدرا. دواتر لە بەپێی مروری زەمە خۆتان نەزانن پێشکەوتنی بەرچاوی بەخۆی بینێت، کۆمەڵە قەراراتی بە دەرچوێ. من ئاخر تعدیلاتم لای کە لە 2024 دەرچووە لە 26 خاڵ پێک دێ چالنج، سیستەمی چالنج لە اتحادی دەولی 26 خاڵە بە پێی فەرعەکانی، بە پێی ئەوەی کە لە هەر خاڵێکە چەند فەرعێک دەبێتەوە شێوازی بەکارهێنانەکانشی چۆنە. دوای ئەوە وردەوەرە تەتەوری کرد. ئێستا لە اتحادی دەولی لە بتوڵە ڕسمیەکانی وڵاتانی ژێر دەسەڵاتی مەسەلەن FIVB کە اتحادی دەولیە پێویستە هەر وڵاتێک کە مزغیفە بۆ ئەم خولانە کە خولی ڕسمی پێڵێن بەرنامەیەک دانراوە دەڵێن لابێت لە 12 تا 16 کامیرە کەمتر دابنرێت. 12 تا 16 بە پێی پێویست و تەکنۆلۆژیای پێشکەوتوی ئەم وڵاتە لە تا 16 کامیرە دادنێت. ئەم کامیرانەش مامۆستا تەبع زۆر گرنگە، شوێنەکانیان گرنگە کە دیاری بکرێەوە، دقەی ئەو کامیرانە زۆر گرنگە بۆ یەکلاکردنەوەی ئەو شێوازە کە داوا دەکرێت لە چالنج. باشە کامیرەکان پێویستە دقێکی زۆر باشانە بێت لە ئاست لە بەرامبەر هەر خەتێکی کۆتایی و ناوەڕا هێڵی هێرشبردن و هێڵی ناوەڕاستا بەدابنرێت لە هەردوو لاکەوە لەمسەر و لەمسەر و لە هەردوو چوار لای گۆشەی تەنیشتەکانەوە هێڵی تەنیشتەکان و کە هەژدەمەتێکەیە پێویستە کامیرە دابنرێت و هەروەها دوو کامیرای یاخود زیاتریش لە سەر شەبەکان لە هەردوو لای عەمودەکان ئەبەسترێت، لە لای سەرەوە بەردەمی حەکەمی یەکەم و لە بەلای خوارەوەش لە بەردەمی حەکەمی دووەم یاخود لە بەشی سەرەوە ئەبەسترێت. ئەم شێوازانە هەر کاتێک پێویست بێت داوا بکرێت لەلایەن چی ئەو تیپانەی کە بەشکوکن لەو حاڵەتانە و ئەو شێوازانەی کە پێویست دەکات مەسەڵەن چالنجی بۆ داوا بکرێت ئەتیادی داوا دەکرێت و یەکلایی دەبێتەوە. ئەمە بەگشتی باست کرد. کەی لە عراقا بڕیاردرا و بۆ چی بڕیاردرا کە بەکار بێت بۆ یەکەم جار؟ وڵی پێشەوە بە جوابی ئەو پرسیارت بەمەوە ویستم خاڵێک باس بکەم. ئەو حاڵەتانی کە چین مەسەلەن ئەتوانرێت تیپ داوای ڤار بکات. باشە چێ بۆی هەیە داوای ڤار بکات؟ ڕاهێنەر یاریزان لە سیستەمەکە دیاری کراوە لە بوتڵاتی عالەمیە
هەر شەوتێک هەر تیپێک لە شەوتێکە بۆ هەیە دووجار داوای ڤار بکات ئەگەر هاتوو ئەم ڤارە کە داوای کرد جارێ باشە وەک خۆی دروست بوو یا گونجام بوو جاری یەکەم ئەم ڤارە ئەم چالەنجە دووجارە جارەکان ئەمێنێتەوە هیچ دەستکاری نافەوتێ بەڵێ بەڵام هەر جارە داوا بکە و حاڵەتەکە دروست نەبێ وەک خۆی نەبێت کە داوای کردووە ئەسرێتەوە جاری دووەم داوا کراوە خۆی نەبێ ئەسرێتەوەتە لەم جێمەیە بۆی نییە بە هیچ شێوەیەک ئەم تیپە بە سێ جاری ڕەت بووە تەواو کۆتایی دێ لەم جێ تا جێمی داهات و ناتوانێت داوا بکاتەوە وا پێویستە مامۆستا لە خلالی 7 سانیە بۆ 8 سانیە ئەبێ دوای کۆتایی هاتنی خاڵی بڕیار بدرێت تەداول بەڵێ ئاڵوگۆڕ داوای چەلەنج بکە دەڕێگای چێوە مساعدی مدەڕی پێ لە دەرەوە لەوحەیەکی پێ ئەو لەوحەیە نووسراوە یاخود پارچەیەکە لە شێوازی نیشاندانە کارتێکە نووسراوە تەچ ئاوت داوای ئین دەکات تەجنێت دەکات داوای بۆڵ ئینایان بۆڵ ئاوتە دەبێ هەمووی لەسەر لەوحەکەی نووسراوە بۆ شێوازە داوای چی بکات دەبێ چالەنج سەیری ئەمەیانەکرێتەوە ئەمەیان بۆ تاکید دەکەنەوە نەک شتێک داوا بکە ئەگەر گومانی هەبوو لە تاچ بەڵام سەیری خەتی ئاود ناکرێت بەخێر بە هیچ شێوەیە ئەو دیاریکە بڵێ گومانم لەم هەیە لە ماوەی 7 سانیە لە ماوەی 7 سانیایە ئەبێ دوای کۆتایی هاتنی تۆپی تەداویلەکەواتە ئەو گاڵوگۆڕ کە تۆ بەرزەوی کەولاریدا دانەما ئەبێ داوا بکە بە شێوازی شەفەی هەیە بەدەست مندەڕێ داوا دەکات بۆ شێوازە داوای چالەنج دەکات قبوڵەکرێ بەڵێ بەڵام لەو لای تیپەکەی مساعدی مساعدی مدەڕی هەیە دەزەکات بە زەنگێکەوە جەڕەسێک لێ داوە کە بەرز دەکاتەوە لەوحەکە لێ نووسراوە چی داواکە بە پێی داواکاری تیپەکە ئەو کامێرە لێ چالەنج تاکید دەکاتەوە لە حاڵەتەکە وە پێویستە ئەم کامیرانە بەڕاستی لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە چێ سەرپەرشتی ئەم کامیرە دەکات پێویستە حەکەمێکی دووەلی ئەگەر لە ناوخۆی بێت حادیشی معتەمید شارەزا لە بواری قانون زایدەن مساعدێک باشە وەزایدن کەسێک کە لە بواری کۆمپیوتەری شارەزایکی باشی هەبێ بتوانێت بە خێرایی تاوان چۆن لە ماوەی 7 سانیا بۆی هەیە داوای چالەنج بکات پێویستە کامیرە لەو کاتێک کە تۆ بچێتە سەر حاڵەتی یەکلاکردنەوەی ئەو شوێنێک کە داوای کردووە بۆی دەبێت لە ماوەی 7 سانیەدا جوابەکە بنەوە بە حەکەمی بەڵێ لە 7 سانیە داوا دەکەن لە 7 سانیە دەبێ لەو کاتێکە بەڵێ وەڵامەکە باتەوە بە حەکەمی یەکەم بۆی حەکەمی یەکەم حەسمی حاڵەتەکە بکە بە چاک یا بە خراپ یان بەولە یا بەولە یان دروستی حەکەم یان نادروستە ڕاهێنەری تیمەکان بۆیان هەیە سەیری بکەن لەگەڵ حەکەمەکە بە هیچ شێوەیەک ئەمە تەمان پرسیارێکی جوان بوو لە دەوری عراقی کە بۆ یەکەم جار بەکارێت کە ئێستا باسی یەکەین مامۆستا نابێت هیچ کەسێکی غیری معنی سەیری کامیرا چالەنج بکە غیری ئەوەی کە حەکەمی دووەم بەرپرسە حەکەمی چالەنج و زائیدەن ئەو کەسێک کە باسمان کرد لە کەسێکی کۆمپیوتەری شارەزایی هەیە لە بواری کامیراکان و لەقتەکانەکە بیهێنێتەوە بۆ شێوازێک کە داواکراوە غیری ئەوانە ناتوانێت چالەنجکە غیری معنی پەیوەندی بە حاڵەتی یەکلاکردنەوەی یاساییەوە نییە لە کاتیەوە بۆ ئەوەی حەکەمی یەکەم تووشی هەڵانە بێت و قەراراتی معنی خراپ وە غەڵەت نەدرێت لەم حاڵەتەیە باش چون لەسەر عێراق لە دوای چی قەراریە و ئێوە چیتان کرد بۆ ئەوەی عێراق ئەم بڕیارە جێبەجێکا و ئەم تەکنۆلۆژیایە لەم کاتە سوودی وەرگیرە کە لە کاتێکە خولی ناوی عێراق لە ئاستێکی بەرزایە مامۆستاکاران طبعا جەنابتان ئاگادارن لە نزیکەوە خولی عێراقی چەندین ساڵە خولی ممتازی عێراق بە چەندین شێوازی تەجەموعیەک چەند تەجەموعێک وە بۆ شێوازی سیستەمێکی خۆیان داینە ساڵانە بەڕێوە چێ بەڵام ئەوەی کێشە بوو تا ئێستا لە عێراقا سیستەمی تەکنۆلۆژیای ڤار بەکار نەهاتووە و من دە ڕۆژ تقریبا پێشەو کاتە لە فەیسەکەی خۆما شتێکم بڵاو کردەوە لەسەر کۆمەڵە پێشنیاری کرێک لەوانە کە بە دانانی کامیرا چالەنج زۆر گرنگە کە شتێکی یاسانە لەوانەیە بتوانین سەیطرەکەین بەسەریە و دانانی خاڵی دووەم دانانی تەسجیلی لیبرۆ طبعا تەسجیل استیماری تەسجیل لیبرۆ جیاوازە لەگەڵ استیماری تەسجیلی یاریزان و تیپ کە زۆر گرنگە لەو کاتەیە کە ئەمە دواتر دەکرێت باسی بکەین لە مەجالێکە ئەگەر کاتمان هەبێ خۆشبەختانە پێشنیارەکان تا ڕادەیەک بوون بە شخصی بۆ سەرۆکی اتحادم نرد و برای بەڕێز کاگرێبوار نووری سەرۆکی لیژنە مسابقاتی اتحادی عراقی کە ئێستا خەڵکی سلێمانی و یاریزانی شکۆنی یانی سلێمانی و شاری سلێمانیە بە خۆشحاڵی و بینی کارێکە کاتێکە بینم تی پێشنیارەکان زۆر بەدڵ بووە و باسم کردووە لەگەڵ برادران ئەگەر بتوانین جێبەجێ دەکەین وا بوو خۆشبەختانە جێبەجێکرا بەڵام لەو جێبەجێکردنە وەکو دەستپێکی سەرەتا لە شاری سلێمانی وکو مێژوویەک بۆ شاری سلێمانی زۆر گرنگی هەبوو بۆ مێژوو نووسرایەوەکە کامیرای چەند لە خولی عراقیە لە سلێمانی بەکارهات هەرچەندە کامیراکان ئەو کامیرانە نەبوون دقەیەکی باشیان نەبوو ناتوانی وەکو پێویست کۆمەڵی حاڵەت هەیە
کە ئەکرا باشتر جێبەجێ بکرێت بەڵام دیقەی کامیراکان هیچ چالنج نەبوون بەڵکو کامیرەی ئەم حاڵەتی کە لە ماڵانە بەسترێت لە شوێنەکان ئابەستێت هیچ چاودێری بوو چاودێرێکی بەڵام بەکاری شات خۆشبەختانە دەکرێت بڵێین 150 بۆ 60 حاڵەتەکان تا ڕادێکی باش استفادەی لێکرا بەڵام لە زۆر حاڵەتیشە مثلەن دیقەیەکی ئەو پێویست نەبوو نەماتوانی وەکو شێوەی سەیطرە بکەین بەسەریە ئەمە گرنگێکی زۆر باشی هەبوو لە کۆمەڵ حاڵەتەکە لە سلێمانیە بۆ یەکەم جار ئەمە چەند کامێرە بەکارهات لە حاڵەتە ئەوەی کە لە قاعی پێشمەرگا بەسترا بەڵێ حەڤە کامیران دانابوو بەڵام بە کامێرەی کورسات تۆمارکراون ئەم وێنانە بەڵێ حەڤدە کامیرە ئەوەی کە من ئاگادار میتر نازانم شتێک زیاتر یا کەمتری بەڕاستی من بەس ئەوەندێکی بیستم کە حەڤدە کامیرە بەکار هاتووە بەڵام پێویست بوو کامیرە زۆرە ناکرد ئەگەر هات با و دیقەی کامیراکان باشتر بووە یان دەتواندرا بە 12 کامێرە ئێمە لەگەڵ برای بەڕێز مامۆستا شوا حەکەمیشی نێودەوڵەتی سلێمانی بە هاوڕێی خۆمانە لە دەورەی خولی پاڵەوانەکانی وڵاتانی ئاسیا لە شاری ئورومیە لە هەرەزایە خۆمان لەوێ بووین 12 کامیریان بەکارهێنا بوو بەڵام دیقەیەکی زۆر باشیانە بوو و سەرکەوتوش بوون تا ڕادێکی باش شاشەکەش هەر ئەو شاشەیە بوو کە لە بەردەم ناو ژوانەکانی ئێرە بوو یاخود گەورەتر بێت خۆی مامۆستا سێ جۆر شاشە هەیە لە چالەنجی ڕسمیە شاشەیەک هەیە لە بەردەمی کۆمپیوتەرەکەی بۆ یەکلاکردنەوەی خودی خۆیانە شاشەیەکی تر هەیە زۆر گەورەیە لە قاعەکە دانراوە دەکرێت دوو شاشەی زۆر گەورە بێت لەگەر حاڵەتێک کە نیشانی خۆیان لە بەرچای خۆیان یەکلایەکەنەوە دەبێت لەو شاشە گەورانەشە لە بەرچای هەموو خەڵکی ناو قاعەکە ئەوەی کە بەڵێ پەخش بکرێت بەس هەندێک حاڵەت هەیە لە یاریگاکانی تۆپی پێ مامۆستا پیشان نادرێتەوە بۆ ئەو هاندەرە لە بەرووی کاردانەوەی خراپێنێ بە تایبەتی لە کاتی لێدانە قورسەکانی یاریزان بەرکەوتنەکان پێکانەکان و هەندێک گوماناوی گۆڵیش بۆ ئەوی هاندەران کۆنتترۆلی خۆیان کرد لە بالای ئەمە نیە لە بالای ڕێک پێچەوانەیە مامۆستا چۆن لە حاڵەتێکا کە شتێک کە غامزە لای هەردوو تیب یەک دەڵە داخل یەک دەڵە خارجە بۆ نمونە تۆپێکە خارج و داخل بێت ئەمە کێشە دروست دەکات بەڵام لەگەڵەوەدا بڵێ حاڵەتی عنفی پێوە دیارنی وەکو تۆپی پێکە لێدانێکە بەرکەوتنێکی زۆر احتکاکێکی زۆر نەخوازراوە بەمە بەس بێ بە شێوازێکە بەڕاستی یاری تۆپی پێ ناشرین بکە بە پێچەوانەوە ئەم شێوازە حاڵەتە تا ڕادەیەکی زۆر خەڵک دڵخۆش دەبێ بە گەڕانەوەی تۆپی حەق بۆ حەق یان خاڵی حەق بۆ تیپێ ئەبێت تەواو دیقەکە وا بێ یەکلای کاتەوە نەک لە گومانە بێت نەخێر بە تاکید وایە دەبێ دیقەی کامیراکان ئێستا لەو سیستەمەی 2024 هەیەتی بۆ نمونە دەڵێت دیقەی سەر شاشەکان دەبێت لە مەترونی و نزیکتر نەبێت بۆی نیشان بدرێت دقەی سەر تەلەڤیزیۆنی بەردەمیەوەکە دەبێت لە 7 سانتیما بێ دقەی سەر شێوازی تەلەڤیزیۆنی گەورەتر هەیە کە شاشەیەکی ترە باشە دەبێت لە 10 سانتیمەتر کەمتر نەبێت بۆ ئەوەی دیقەکە بە تەواتی دیارکەوێت ئایا حاڵەتە تەچە تەج نییە و داخلە یا داخل نییە یەک شتی ترشە و حەز دەکەم باسی بکەم مامۆستا بەنسبەت ئەو حاڵەتانە چیکە مدەڕێب یاخوتی بەتوانێت داوا چەلەنج بکە باشە یەک لەوانە تەچ نێت مەسەلەن هەر یاریزان بەرتۆڕ بکەوێت لە کاتی یاریە چی ئەمدی و چی ئەمدی و بە هەمان شێوە ئەگەر هاتو تۆپێک لەسەر شەبەکە باشە متەوازی پێڵەن لە هەردوو لاوە تۆپێکی لە بین هەرچیان هاوسەنگی تێکچە بەلایەکە بکەوێت ئەگەر ئەمە گومانی دروست کرد لەمە شارەتوانێت ئەگەر هاتوو حاڵەتی تر ئەگەر هاتو یاریزان یاخود تۆپ بەر ئەنتێنی شەبەکە بکەوێت لەم سەر و لەم سەر خۆتان نەزان دوو ئەنتێنەیە یاریکردنی ناوچی عبوری تۆپە یاریکردنە کە لە نۆمەترە یاری تۆپ ئاودیوەکرێتەوە تیبی بەرامبەر لە هەر خەتێکی کۆتایی کات خەتی ئێرسال خەتی هێرش بردن خەتی ناوەڕاست لە بە هەر خەتێکیش ئەوانە بە هەمان شێبۆی هەیە بە هەمان شێبۆی هەیە داوا بکات بەڵام گومان بکرێت حاڵەتەکە بۆی نییە ئەو حاڵانێتر غێری ئەو شش حاڵەتی بۆی نییە باقیاتی تر بۆی داوا بکات لەو ئاخیریا شتێک هەیە لە بوتڵی تورکیا من بۆ خۆم بینیم هەچەندە پێشنیان بکە برادران تا ڕادێکی زۆر قەناعەتیان بەوە نەبوو لە ئیتحادی دەولیە ئاماژەی بەوە داوە بۆ تۆپی داخل و خارج یەکێکە لە خاڵەکان یەکێکە لە خاڵەکان کە بۆی هەیە داوا بکە بەڵام ئێستا بۆ کار ئاسانی ناوبژیوانان و بۆ ئەوەی کە تیپەکە چالەنجی نەفۆتێ کە دوو دانێ هەیە لە شەوتێکە بۆ ئەوەی نەفۆتێ دانەیەکیان لەسەر حاڵەتی داخل و ئین و ئاوتەکە ئەڵێ با مدەڕیب داوا نەکە حەکەمی دووەم ئەگەر هاتو زەڵجەیە دروست بوو لە بینی هەردوو تیپە گومان هەبوو لەم حاڵەتەیە حەکەمی یەکەم داوا بکە لە حەکەمی دووەم و چالەنج بۆی تاکیدکەن و بە خێرایی لە خلال 7 سانەیەک لای کاتەوە ئینەن ئاوتە با لەبەر ئەوەی کە
حاڵەتێک نەکەوێت لەسەر چی لەو دوو حاڵەتێکە هەیەی کە داوای چالنج دەکا تیپێک لەسەر ئەو حساب نەبێت کەواتە مامۆستا پرسیارەکە ئەوەیە ئەکرێ یاریزانی هەردوو تیپ داوای نەکەن بەڵام ناو بژیوانی ئەوەی کە لەسەر چالنجەکەیە یاری بۆ سێنە بڵێ وەرە سێری و حاڵەتە بکەنەوە خێر ناکرێشتیوە بە هیچ شێوەیەک ئللا ئەبێ خۆی داوای حەقەکە لە سیستەمەکەی ڤارە لە تۆپی پێ هەیە هەندێک حاڵەت ناوبژیوان چاوەڕێکە لەسەرەوە کە پێی بڵێن لە ژووری کۆنتڕۆڵ پێڵێن ئەجا وەرسەری کەرەوە بەڵام لە ماوانە لە تۆپی بالەیە 6 حاڵەتی داری کراوە بە شێوەیەکی بێ یاریزان و ڕاهێنەر تیپ داوا خۆیان داوا بکەن خۆیان داوای چالنج بکەن بەڵام لەو حاڵەتەدا کە هەر حاڵەتێکی نەخوازیە دروست بێت لە سیستەمەکەیەتی نیە لەوەی کە بدانراوە لە 2024 تینە لەم حاڵەتەدا ناوبژوان بووی نییە خۆی داوا بکات تیای نییە قانون داوای نەکردووە ئیتر کە حاڵەتێکە لە لایحاتی مامۆستاکاران هەندێک شت هەیە بۆی باش بوو بیرم کەوتۆ لەوانە بڵێم لە لایحەی اتحادی دەولیە یاخوی هەندێک شت هەیە ڕێگای داوە بە لایحەی اتحاداتی محەلی دەوڵەتەکانە کۆمەڵێک شت لە چوارچێوەی قانونەکەیە دەستکار بکەن ڕێنمایی دەکەن بەڵام چی بە ئیجابیاتی یاریبالەوە ئەبێ ئیجابیاتی هەبێنە سلبیات بۆ نمونە ئەگەر پێشتر خۆتان نەزانن لە خاڵی 16 دوو تەکنیکل ئاوت هەبوو باشە وەختی مستەقطعی فەنی ماوەکە یەک دقە بوو ئێستا ئەوە نەماوە دەڵێ ئازادی لەوەی هەر محل هەر دەوڵەتێکە خۆیان بەکاری دێنن ئازاد با بەکاری بێن لە شوێن بەڵام تحدێ و خۆی بەکاری ناهێنێ ئیتر کۆمەڵە شت هەیە ئەبێ ڕێگەی دراوە بەکاری بێنە بەڵام لە چوارچەوەی یاسا دەرنەچێت و لە مەساڵح و ئیزابیاتی یاسابێ نەک پێچوانەی یاسابێت لە ڕووی کات لە ڕووی جەمالێتی یاریگا لە ڕووی شێوازی بەکارهێنان بە ئاسانی و کار ئاسانیش تەواو بوو نابژوان بکات باشە بەرەو کۆتایی ئەڕۆین ئەمەیە بزانم ئەم قۆناغی کۆتایی خولی عراق بەکارهێنانی ئەم سیستەمەوە خاڵی گەورە یاخود ئەنجامی یەکلا کردەوە چەند ئەنجامێکی یەکلا کردەوە چەند ئەنجامێکی یەکلا کردەوە بەڵام مامۆستا خۆتان نزانن لەبەرەوەی یەکەم جارە بەکارهێنانەکە یەکەم کەم و کوڕی بە تاکید تێدا بوو بە زیادی شۆتیایی بوو لەبەرەوەی کۆمەڵ شت هەیە ئێستا لە تیپەکانە نیان نەزانی چێ سەیری ڤارەکە ینی زۆر جار بینیمان لە کاتی یاریەکانەوەیە جەنابەت کە لەوێ بووبیت مجموعە یاریزان لە یاریگاکەەوە هاتن و سەیری یانی سەیری کامیراکە بکەن ئەمە نابێت لە کاتی حاڵەتی چالنجات بۆ هیچ حاڵەتێک بەڵێ نابێت یاریزان یاریگا جێبێڵێ بە هیچ شێوەیەک ئیشی یاریزان نەبێت سەیری کامیرا چالنج بکەن بە هیچ شێوەیەک یاریگا بمێنەوە حتا ئیشی مدەڕی بژینە بێ سەیری بکە تەنها حەکەمی یەکەم حەکەمی چالنج باشە سەیری یەکات و تەواو باقیاتی تر لەبەرەوە ڕیزبەندی تیپەکان ڕۆڵی هەبوو چۆن بۆ ڕیزبەندی ئەو تیپەکانەوەزنای نازناوی ڕۆڵێکی هەبوو بۆ ڕیزبەندی هیچ کێشەیەکی وانە لەبەرەوەی چۆن بڵێ خاڵەکان گرنگی لە 25 خاڵی تیپێکە لەوانەیە حاڵەتێکی وا دروست ببێ دوو حاڵەتی ئەوە دروست ببێ و جیاوازەکانیش لەم تەرجمەی ئاخیرە بەڕاستی تا ڕادێکی زۆر مامۆستا یەکلاکەرەوە دووربوون لە یەکتر تا ڕادێکی زۆر بنافەسەکە لەسەر پلەی دووەم بوو دوای ئەوەی کە بەتاخوانی چەندە پیرۆزبای لایانی هەولێر دەکەین کە دوو پلەی دووەمە پێشمەرگە پلەی سێمی بەدەستێنە و بەحریش پلەی چوارین بەدەستێنە گرنگەکە لەوەدا مامۆستاکاران مێژوویەک بۆ سلێمانی دروست بوو لە پای هەموو مێژەکانی ترکە بوو کە کامێرە چەلەنج بە ناوی سلێمانی ئۆتۆمات کرا بۆ دوجار لە دوهەمین پرسیار ئەرکی ناوبژیوانان ئاسانتر بوو یاخود ئەرکی تیمەکان ئاسانتر بوو بۆ وەرزنانی خاڵە هەڵەکان لەلایەن ناوبژیوانە ئەرکی ناوبژیوانە تا ڕادەیەک گرانتر بوو لەبەر چی لەبەرەوەی هەم کاتەکە تاقیر بوو هەم نەشارەزایی و بەکارێنانی بۆ یەکەمین جار لە ڕووی وەکو یاریزان وەکو تیپ کە لە هەموو کاتێکە داوایان نەکرد بۆ نمونە لە 4 لەمسە داوایان نەکرد لە 2 لەمسە داوایان نەکرد ینی ئەم حاڵەتانە زەجە دروست دەبوو کات تاخیرە بوو ئەمە کێشەی بۆ ناوبژیوانەکان ئەرکی تیپ تا ڕادێکی باش دەبێت ینی باشەکال بۆ هۆی چی ینی گەڕانەوەی ئەو خاڵێکە گومان دەکرێت لێی مەسەلەن هی خۆی بێت درابێ بە تیپی بەرامبەر ئەم خاڵە ناگەڕێتەوە بۆ تیپی بەرامبەر بۆی هەیە ئەم خاڵە لە کاتێکی زۆر حەسما بێ مامۆستا لە خاڵی 14 سێنزەی حەسم بێت لە شەوتی پێنجەم لە 24 23 حەسمی شەوتەکانی تر بێت ئەمانە گرنگی هەیە طبعا بیشین بینیشمانە لە بطوڵاتی عالمیش ئەمەشت بووە لە خاڵی 24 پێچەوانە بۆ تۆ تیپیش براوی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ زانیاریەکان لەم سیستەمە نوێ لە بالەی عراقا کە لای بەڕێستان سەرسەکە سپاس بۆ ئامادەبوونت محەممەد محمود مامۆستای زانکۆ ناوبژیوانی خولی عراقی بالە و شارەزا و پسپۆر لە بواری یاسا و بالە سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ جەنابتان سپاس